decision makers. طبعا ئێمە کە باز کاتێ باز دەوزەنیەوە بۆکانەکەین دیارە کێشەیەکمان هەیە ئێمە زانین هەمومان لە کوردستان بە شێوەیەکی گشتی و لە سلێمانیشە تووشی ڕوبەڕوونەوەی چێدا پشڕانی کارەبا بە شێوەیەکی بەردەوام لەبەر ئەوە پشتبەستن بە وزەنیوە بۆکان زۆر گرنگە. ئێمە نەک تەمان من وەکو توێژەرێک کە بەشداریم کردو لە کۆنفرانسەکە وەکو چێرمانێک وەکو لیژنەی زانستی لە بەشداریمان کردو لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی توێژینەوەیەکی من سەبارەت بەوەیە تەمان هەر زۆر جارێ ماڵین وزەنیوە بۆکان جاری وایە پێویستەکە ئەی دیزاینەکانمان چۆن بێ بۆ ئەوەی جارێ ئەوە وا بکەین کە بە کەمترین وزە ئیش بکات دوای ئەو کەمترین وزەیەش پەنابەرینە بەر وزەنیوەبەکان بۆ پاکردنەوەی ژینگە بۆ پاراستنی ئەم هەسارەیە لە داڕمان و داڕوخان بۆ هێشتنەوەی ژینگەکە بە شێوەیەکی پاک. طبعاً ئەیکێک توێژینەوەکەی من لەبارەی ئەوەیە کاریگەری دیزایانی ئێربەنەکان لەسەر ئاسوودەیی گەرمی ئاسوودەیی گەرمی پێوەرەکرێ بە پلەی گەرمی و لەگەڵ ڕادەیشێ هەر کاتێک پلەی گەرمی و ڕادەیشێ لە شوێنێکی گونجاوە بۆ کاتە کەسەکان دەتوان هەست بە ئارامی بکەن. بەڵام بەداخۆی جەنابتان دەزانن ئێمە لە هاوین و لە زستانە ئەو گرفتەمان هەیە کە بەهۆی سەرمایەکی زۆر یا گەرمایەکی زۆر ناتوانین هەست بە ئاسوودەیی گەرمیکەین بە تایبەتی لە فەزاکانی دەرەوەیە. توێژینەوەکەی من بریتە لە دەرخستنی کاریگەری دیزایانی کانیۆنەکان لەسەر ئاسوودەیی گەرمی لە فەزاکانی دەرەوەیە. ئەویش بە هاوشێوەکردن بە نەرمەکاڵای ئینڤایرمنت بۆ دوو پرۆژەی نیشتەجێبوون لە شاری هەولێر یەکێکیان دیپ کانیۆنە ئیدریشیان شاڵۆ کانیۆنە جیاوازی وەکو ئەگەر بە کورتی پێتان بڵێم جیاوازی چێ لە بینی دیپ کانیۆن لەگەڵ شاڵۆ کانن. دیپ کانیۆن واتە بە ئەوەی کە پێوەری پێکرێ بەرزی بیناکانە لەگەڵ پانی شەقامەکانە ئەگەر هاتوو بەرزی بیناکان زۆرتر بوو لە پانی جادەکان پێوتێ دیپ کانیۆن ئەگەر هاتوو بەرزی بیناکان کەمتر بوو لە پانی شەقامەکان پێوترێت شاڵۆ کانیۆن. لێرەیە توێژینەوەکە بۆ دەرخستنی ئەوەیە کە بڵین دیپ کانیۆنەکان تەبان کە دوای کە سیمیلیشن کراوە دەرکەوتووە دیپ کانیۆنەکان دوو پلەی گەرمی جیاوازە لەگەڵ شاڵۆ کانیۆنەکان بەرەو باشتر واتە ئەو هاوشێوە بوونەکراوە لە 19 جوڵای 2024 دەرکەوتووە یەکێک لە پرۆژەکان کە دیپ کانیۆنە دوو پلەی گەرمی نزمترە لەوەی کە شاڵۆ کانیۆنە هەروەها ڕێژەی شێواتە ریلیتیڤ هومیدیتی ڕێژەی شێ زۆرترە لەو پرۆژەی کە دوو پلەی گەرمی نزمترە لەوێتە ئەوش بەهۆی بوونی ئلیمنتی ئاوبوونی حەوز و فوارە و بوونی سەوزاییەوە ئەمە ئەومان بۆ دەرەخا کە لە کاتی دیزایانی ئێربەنەکانە پێویستەکە بیر لەوە بکەینەوە بیناکان ئەگەر بە شێوازێ بەرزتر بێت لە بۆ ئەوی سێبەرێک دروست بێ شەیدین دروست بێ و خەڵک بتوانێت بە شوێنەکانە بڕات و هەم بە زۆرکردنی ڕێژەی سەوزایی لەبەر ئەوەی ئێمە کەش و هەواکەمان بەرەو وشکی و گەرمیە ئەبێ پێویستەکە ئەلیمنتی ئاو بەکاربێنین بۆ ئەوەی وەکو ئەڵێن بە هەڵمبوون ڕووبە ئەو بە هەڵمبوونە ژوا کاکە پلەی گەرمی شوێنەکە دابەزێت. وزەی نوێبووە و وزەی نوێنەبووە دوو وزن نەوت و ئەتۆم ئەو وزانن کە ئەگەر وەختی لیان دەرەکەین لیان خەرجەکەین تا ئێستا تریلیۆن و نیوێک بەرمیل نەوتمان سووتاندووە نایەتەوە جێگای وزەی ئەتۆمیش دیسان نایەتەوە جێگای بەڵام وزە نوێبووەکان بەردەوام کە خۆر و باو گەرمی ژێر ئەرز و وزەی زەریاکان و هەڵکشان و داکشانە ئەمانە هەمووی ڕۆژانە و ساڵانە و وەرزانە بەردەوام دێتەوە جێگای سیفاتی ئەم وزەیە ئەوەیە کە جێگیرە ئەتوانین بەردەوام لێ وەرگرین بەردەوام بەبێ ئەوەی ئاڵودەبوون و ئاڵودەبوونی ئەرز هەوا خاک توش بین. کێشەیان چییە کە لە شەو ڕۆژە لە ڕۆژانی ساڵە جێگیر نین نە هەوا نەخۆر ئەگۆڕێت هەور هەیە خۆر نییە شەوە خۆر نییە ئەبێ ئەو وزەی کە پێکەین بۆ کاتەکانی کە نییە ئەبێ ستۆرەجیکەین. Challenges in renewable energy need to make that difference happening in Iraq, especially now we have